سۆران وای لێ کردو کلیتی پێکەنین حرام، سوبحان حرام، نان خواردن حرامە، لەفی شاورمە حرامە. بابا من ئەلێرە ئەژیمام زانیەم و کوردستان ئاوایە بەس زەلام هەیە خوا برانە ڕۆ هەتی زەلام هەیە خوا ماڵە ئاواکە قاتی کوردی و لەبەرا نەبێت و کچێکی خۆ نەکوش بێت و بشنەکە و لەچک لەسەر بکە نەیکە نەیکوشی ئیتر تۆ حسابی پیاوشتە بۆ ناکەم، حسابی پیاوە بۆ ناکە بابە. ئای چۆنە مامۆساوشتانە چونێتە ناو مێشکیانەوە کاکە. سۆرانڵێ پێکەنی حرامە، پێدا ئەڵێ لەفە خواردن حرامە، ئەڵێ لایفکردنەوە حرامە، ئەڵێ گەژنەکەت حیجاب نەبێ سەری ببڕی. ئای تۆ کێم قسانت کردووە؟ من خۆم بەردەوام پێکەنم، ئەمە یەکەم. دووەم لە فەش ئەخۆم چاوەڕاستەکەم. سێم هیچ قسێکی وام نەکردووە. من دوعای هیدایەتی بۆکەم، جوابم نییە بەڕاستی، چکە شتەکە لەسەر خۆمە جواب نادەمەوە. ئاساییە خەڵک ئەزانێ برای شرینم، خەڵک ئەزانێ من نەموتووە پێکەنین حرامە، نەموتووە لەفە حرامە، نەموتووە دوو خەڵک بکوژی، هیچم نەوتووە لەو شتانە کە شتێکە ڕاز نەبێت. ڕەنگە ئەو کەسی کە بوختانەکەشم بۆ کا خۆی باوەڕ بەخۆی نەکا، بۆیە بەلاتانە و ئاسایی بێ و دڵتان گەورە بێ و دایمەن دوعای هیدایەتی بۆ بکەن هەر کەسێکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم چووە طائف بەردەبارانیان کرد، لەگەڵ ئەوەیە خوای گەورە یعنی پێیوت لە ڕێگەی مەلائیکەوە ئەگەر ئەتەوێ ئەم دوو شاخە ئەدەم بەیەکە تەواویان ئەەکەم و لە ناویان ئەدەم، فەرمی اللهم هدی قومی فإنهم لا يعلمون. هیدایەتی قەومەکەم بە ئەوان نازانن. بەڕاستی ئەگەر ئەویش من بناسێ بزانێ من یعنی ڕەنگە ئەو قسانی نەکردێ، بەڵام بەر حاڵێک قسەم نابێ ئینشاءڵڵا گردنیشی ئازابێت. وەڵام ناسم ڕێگە قسانی و تو قسەی زۆر خراپی ژەڵێەوە لە پێجەکانیەوەی کە بەناوی تۆ شەدەنراوە بڵاویان کرێتەوە و هەڵمەتێکی ڕیپۆرتکردن و بلۆکردنیش چۆتە سەری. تەنها ئەوە بڵێ حەسبی الله ونعم الوەکیلێکە خۆت دێڵێ ئینشاءڵڵا خوای گەورە من بەڕاستی تۆی لێکاتەوە نامەوێ بەوای منەوە ڕستی کەم بێت. والله خۆ ئاگای لێە لە دڵیشەوە دوعای هیدایەتی بۆکەم خوای گەورە هیدایەتی بە، چکە بەڕاستی عەزیەتی کەسم نەداوە، زەرەرم نەبووە ئەو هەبووە نەبووە کەسی تر، تەنها ویستومە خەیر بڵاوکەمەوە. ئیتر منی خۆش ناوێ، عەقڵی من ناگرێت، جەوی بە من هاتووەتەوە چیڵێکی کەیفی خۆیەتی خۆ من لەم دنیاە ڕێبوارێکم بۆ کاتی هاتوومە، ئیتر خوای گەورە لێم قبوڵکە ئەوەی هەمە لە خەیر بۆ خەڵکەیە گەێنم، گردنیشی ئازابێت، دوعای هیدایەتیشی بۆکەم، حەزیش ناکەم لەسەر حیسابی من کەس قسەی پێ بڵێ و ڕستیشی کەم کات. خوای گەورە هەم هیدایەتی بە هەم ڕستی بە چیش ئەڵێ با بێڵێ، چکە ئەگەر من شتێکم تیا بێت دیارە یعنی لەو شتانی کە ئەو باسی ئەکا من هیچیانم تیانیە بەڕاستی، هیچیانم تیانی. یعنی شتێکە حرام بێ حرامە، شتێ حەڵاڵش بێ حەڵاڵە. من ناتوانم هیچ حەڵاڵی حرام کەم و ناتوانم هیچ حرامێکش حەڵاڵ کەم، کەواتە ئینەما بەغیوکم عەلا ئەنفوسیکم. هەر کەسێ ستەم لە هەر کەسێ بکە ستەمی لە خۆی کردووە. بۆیە غەدرە یعنی خوای گەورە کاتێکە ناو شوهرەت و ناوبانگێک دەداتێ، کەسابەتێک دەداتێ، گوناحە هێرشی پێچەوانە و هێرشی چۆن بڵێ قسەی ناڕەوا و ناحەق بەرامبەر بە خەڵک بڵێ. بەرحاڵێک من هیچ زەرەرێکم بۆ خەڵک نییە، هەر کەسێکیش قسەیەکەکە ڕەجمەن بیلغەیب گولە بە تاریکیوانێت دوعای هیدایەتی بۆکەین. ئەگەر شایانی هیدایەتە، شایانی هیدایەتیش نییە، چەکە قورسەکەی ئێمە چییە؟ حەسبونا الله ونعم الوەکیل. کەسەکانە خۆش مامۆستاگیان بارەکەڵڵا برای